بەشێک لە خاوەنی مۆلیدە ئەهلیەکانی کەرکووک لە بەردەمبینای پارێزگا گرت بوونەوە و هەڕەشەی کوژانەوەی مۆلیدەکانیان کرد ئەگەر بەشە گازیان بۆ زیاد نەکرێت، چونکە وەک خۆیان دەڵێن ئەو بڕەگازەی حکومەت بۆیان دابین دەکات بەشیان ناکات. وڵای برام کێش گەورەترین کێشەمانێ ئێمە محاربەی مۆلیدەمانەکەن. محاربە زای چۆنە؟ ئێمە جاران پێش ئەم مەوزوعە ئەمپێری 4000 دەرەچوو ساحب مۆلیدە مرتاح بوو خێری هەبوو بۆ مۆلیدە. ئێستا ئەمپێری 14000 دەرەچێ و 13 دەرەچێ و 15 ساحب مۆلیدە قەرزانە. مۆلیدە نیە 30 ملیۆن قەرزان نەبێ بە گاز. گازیان داوە پێمان على ئەساس ئەم مانگە وتیان حکومەت گاز سەدادی بە 250 دان. حکومەت گازی داوە پێم بای هەفتەیەک دەرمی کردووە. لە پێش دەژنەوە ئێمە هەمووی گازی تاوە بووە. بەرمیلێ گاز گەیشتۆتە 240-250 هزار. وڵای کێشەی ئێمە کێشەی ئێمە گازەکەیە. گازەکە حکومەت لە 125 زەمانداتێ بەش 5 ڕۆژەکە 6 ڕۆژ 7 ڕۆژ لەوە زیاتر بەش ناکە. تیجاریەکە شەیەنین ئەمن وەتەنی ئەیگرێ، ئیستخبارات ئەیگرێ، شورتا ئەیگرێ، کورە کێ لەماوە نایگرێ. مەجبور گازەکە بۆ سێقات لە بازار بە 250 ئەیکڕین. ئەیکڕی قەیناکە لەسەر ملەتی نەکبەت 20,000-22,000 دەرەچی ئاخر ئەم فەقیرەت لەکوێ بیدا؟ ئەمە حکومەتەکە گەروانەکە ئەم وۆینەدانەنێ ئەم عالەمە بۆ پارەکەوانە بوو. لە 100 ئەیاندا پێمان بە بەلاش کاکە 7,000 دەرەچوو 6,000 عالم پارەیەدا. عالم لە ماڵۆ نەخۆشی هەیە، خەڵکەیە دوکاندارە کاسبە نیەتی. بەو خۆیە بەس ژایەتیمانی کردووە، یەک هاوکاری ئێمە نەبووە. ئەم حکومەت ئەگەر حکومەت بێت و مەجال بدا گاز بێ، گاز ئەرزانە بێ کاکە معقولە بۆ وڵای بیلای سەوای لاتۆ مناڵێک ڕقی لە ساحب مۆلیدە و مۆلیدەیە تێناگەم لەو مەسەلەیە. بواتان لەو خەڵک کرد کاکە من معاناتی حکومەت هەڵەگرم ئێستا ڕاستە من ئیسفاداکەم بەس خەڵکیش لە دوای منە کاکە ئیسفادەی کرد و هەوای فێنک لێدا ئاوی سار دەخواتەوە لە ماڵەکەی خۆیە. ئەی معقولە من هاوکاری حکومەتاوە دەست کاتە قورگم شتیوانیە نایە خنکانومێتی کاکە لە هەموو ناحیەکەوە. بەپێی بڕیاری ئەنجومەنی وەزیرانی عێراق 25 لیتر گاز بۆ هەر کەیفێک کارەبا بە مۆلیدە ئەهلیەکان دەدرێت. ئەمەش بە وتەی قایممەقامی قەزای مەرکەزی کەرکووک کەمە و بەش ناکات. کێشەی مۆلیدەکان هەموو ساڵێک لە وەرزی گەرمادا سەرهەڵدات، بە تایبەتی لە هەردوو مانگی تەمووز و ئاب. ئەو بڕەگازەی ئەنجومەنی وەزیران بڕیاری لێداوە 25 لیترە بۆ هەر کەیفیەکی کارەبا کە ئەمەش تەنیا بەشی 135 کاتژمێر کارکردنی مۆلیدەکان دەکات. لەم مانگەدا تا ئێستا لە پارێزگای کەرکووک گەیشتوونێتە 200 کاتژمێر ئیشکردنی مۆلیدە. چاوەڕوانیش دەکەین تا کۆتایی مانگ بگەینە 300 کاتژمێر. بۆیە ئێمە و پارێزگاریش لەگەڵ کۆمپانیای گشتی بەرهەمەنەوتیەکان لە پەیوەندی داین بۆ ئەوەی بەشەگازی مۆلیدە ئەهلیەکان زیاد بکرێت. مع الشركة العامة للمنتوجات النفطية. ئەمە دووەم جارە گردبوونەوەی لەم جۆرە بەڕێوە دەبرێت. لە چەند هەفتەی ڕابردووشدا خاوەنی مۆلیدە ئەهلیەکان هەڕەشەی کوژانەوەی مۆلیدەکانیان کرد لاگەری زیاد نەکردنی بەشەگاز لە 25 لیترەوە بۆ 40 لیتر. ئێستا کە نیوەی مانگی تەمووزە بەشێک لە مۆلیدە ئەهلیەکان بەوتەی خۆیان ناتوانن لە پێدانی کارەبا مەماڵان بەردەوام بن. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.